زانا ڕەسوڵ هونەرمەندێکی شاری سلێمانیە لە پێشانگاکانیدا نمایش و ئینستلاسیۆن و گێڕانەوە ئاوێتەی یەکتری دەکات. کارەکانی بە دواداچوون بۆ یادەوەریە کەسیەکان بە شێوەیەکی قوڵ و شرۆڤەی کۆمەڵایەتی دەکات. ڕووداوە ئاڵۆزەکانی ژیان دەگۆڕێت بۆ دەربڕینێکی هونەری بەهێز. پێشانگای بەلەمی کاغەس نوێترین پێشانگای زانا ڕەسوڵە. ئەم پێشانگای سێ کاری گێڕانەوەی خەیاڵی لەخۆ دەگرێت بە ناوی باخچەکەی پورە ئایشێ، سێبەری ناوکم، مێرولا لە بیناڵی ئەستەمبول. ئەم سێکارە ئاوێزان کراوە بە فانتازیا و ڕووداوە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی کوردستان و عێراق. زانیاری زیاتر لە پامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سڵاتان لەبێ. سەوسان وەک تۆ ئاماژەت پێکرد لە شاری سلێمانی لە گەلەری مۆزەخانە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبێری هونەر و بە هاوکاری سندیکای هونەرمەندانی کوردستان پێشانگایەکی تایبەت بۆ پرۆژەیەکی نوێی هونەرمەند زانا ڕەسوڵ کراوەتەوە. دیارە پرۆژەکە پرۆژەیەکی زنجیرەیە، لە هەر هەفتەی پرۆژەیەک نمایش دەکرێت. ئەو پرۆژەی ئەمڕۆکە لە نێو مۆزەخانەدا نمایش دەکرێت بە ناوی بەلەمی کاغەزەوەیە و یەک دوو پرۆژەی تریش هەر لە نێو ئەم پرۆژە نوێی کارەکانی زانا ڕەسوڵدا لە هەفتەکانی داهاتوودا نمایش دەکرێن. من بەڕێز کاکزانان لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی پێشانگا و پرۆژەی بەلەمی کاغز لەگەڵ بەڕێزیان دەکەین. کاکزانان سڵاوت لێبێ، بە ئەرک نەبێ بفەرمیتێرە. زۆر سپاس دەکەم. کاکزاناگیان بەردەوام لە نمایشەکانی بەڕێستا لە پرۆژەکان تا نمایش و گێڕانەوە و ئیسلیشن ئاوێتە بە یەکتر دەکەی. ئەمە شێوازێکە لە کاری خۆت و بەڕێزت یاخۆت چۆن ئەم کارت جێبەجێ کردووە؟ سپاس بۆ کورساتی ئازیز کە بەسەریان کردینەوەوانێ. لە ڕاستیە من کە کارێک بنیادەنێم ریسێرچێک و لێکۆڵینەوەیەکی زۆری بووە کەمەوە بەپێی ئەو ریسێرچ و لێکۆڵینەوە بە فۆرمێکی بۆ داڕێژم لە هونەری هاوچەرخی ئێستاشە ئینستلیشن و گێڕانەوە دوو پای گەورەی هونەری هاوچەرخی دنیان و لە کوردستانیش ئێستا ئەمە لە برەودایە. بۆیە من بە ڕیسێرچێکی زۆرە ڕۆم هەتاگەمەوەی کە پرۆژەکەم بنیاد بنێم و پێشکەشی بینێرەکانی بکەم. دەستەکانە خۆش بێ. بەلەمی کاغەز ناونیشانی ئەم پرۆژە نوێی بەڕێستانە. بەلەمی کاغەز چ بیرەوەریەکی لای هونەرمەند زانا ڕەسوڵ بەجێهێشتووە؟ لە ڕاستیە من ئەگەڕێمەوە بۆ یادەوری منداڵیم کاتێک پرۆژەیەک بنیادەنێم. ئەوەی کە لە منەوە زۆر نزیکە ئەو دروستکردنی بەلەمی کاغز و کۆلارە و تیارانە بوو کە بە مناڵی بە کاغز دروستمانە کرد لەسەر مێزی قوتابخانەکانمان. ئەوە هاتوتە ناو پرۆژەکانمانەوە. ئێستا بە بەردەوامی من بەلەمی کاغز بەکارێنم. هۆکار چییە بیرەوەریە کەسیەکان بە شێوەیەکی قوڵ لە بۆتەی پێشاتە کۆمەڵایەتەکانی بەڕێستا لە کارەکان تا بەدی دەکرێت؟ لە ڕاستیە من زۆر لەسەر بایۆگرافیای کەسی خۆم ئیکارەکەم و ئاوێتەیەکەم بەو ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی و ژینگەی و ئابووریانی کوردستان و عێراق و ناوچەکە و جارجارش دەرەوە هەمووی ئاوێتەکەم و پرۆژەیەکی لێ دروست دەکەم. لە نێو ئەم پرۆژەیەدا پرۆژەیەکەیە بە ناونیشانی باخچەکەی پورە ئایشێ. پورە ئایشێ کێیە و بۆچی بۆتە ناونیشانی یەکێک لە کارە هونەریەکانتان؟ پورە ئایشێ پوری حەقیقیمە، خوشکی دایکمە و وەفاتی کردووە، ڕۆحی شاد بێ. ئەو قوتابخانەیەک بوو بۆ هەموو خێزانە گەورەکەمان. کۆمەڵێک مناڵی پەروەردە کرد کە ئەمانە بوونە پایەیەکی گەوری زانیاری و بەخشینێکی گەورە کە ئەو خۆی ئومی بوو، بەڵام 12 مناڵی پەروەردە کرد هەرێکیان بوونە پایەیەکی کۆمەڵایەتی گەورە بۆ ئێستای ئێمە. کاکزانە پێش ئەوەی من بێمە لای بەڕێزت بۆ ڕاستەوخۆکە باست لە ماستەرنامەکەی بەڕێزی خۆت کرد. پێم خۆشە باسێک لە ماستەرنامەکە بکەیوە ئەو کاری کە لەوێ تەقدیمت کرد و ئەمڕۆ لێرە چۆن بۆ تا پێشانگایەک و نمایشیان دەکەیت؟ لە ڕاستیە من تەقدیمی ماستەرم کرد لە کوردستان و بە خۆشحاڵیەوە وەریان گرتم، بەڵام بۆ ئەو کاتی کە ماستەرەکەم تەقدیم کرد و ئیمتیحانەکەممە تاقیکردنەوەکەممە من 5 سەعاتمان پێویست بوو هەتاکو وەڵامی پرسیارەکان بینەوە. لە یەکێک لە پرسیارەکانە کە پرسیارێکی فەلسەفی بوو، من قوتوویە کۆکاکۆلام لەگەڵ خۆما بردبوو بۆ خواردنەوەی بۆ شەکرم دانەبەزێ بۆ ئەو کاتە. ئەوە بوو بە هەوێنی ئەوەی کە من ئەم نمایشەی لەسەر بنیاد بنێم. گزارشتی لە چی ئەکرد ئەو قوتوۆی کە بەڕێستان پێتان بوو؟ لە ڕاستیە کە کاتێ براندین و کۆکاکۆلا یەتە ناو هونەری شێوەکاریەوانە لە پۆپ ئارتا، ئیتر لێەوە هونەر جۆرێکی تر پرسیار دروست دەکاوە. منیش ویستم ئەو پرسیاری ماستەرنامەکەم لەوە جواب بەماوانەوە تا ئێساش ئەو قوتووەم پاراستووە کە لە تاقیکردنەوەکە بەکارم هێنابوو بۆ خواردنەوە و بۆ ئەوەی کە من بەڕاستیەکەی ماستەرنامەکەم بەجێ بێڵم و لە ڕاستیە ئێستا من ئەم نمایشەم بە ماستەرنامەکەی خۆمەزانم.
سەرکەوتوبی کاکزانە با بینە سەر پرۆژەکانی داهاتووی نمایشی بەلەمی کاغز بەنیازیت کەی ئەو پرۆژانە جێبەجێ بکەی یاخۆت بۆچی هەموو زنجیرە نمایشەکانت لە یەک کاتا پێشکەشی بینەران نەکرد لە ڕاستیە ئەم سێ نمایشە هاوبەشیەکیان هەیە لەوەی کە جێڕانەوەیەک هەیە لە هەرسێکیانە و هەرسێکیشان بە هاوسەفەری مێلورەیەک و تەمێکم ئەم سێ سەفەرە بەیەکەوەکەین بۆ سێ مەبەستی جیاواز بۆ سێ شوێنی جیاواز ئەوەی کە نمایشی ئەم ڕۆمانە کە لە دوێنێەوە پێشەکە کراوەتەوانێ باخچەکەی پورایش هەیە لە 11 مانگەوە بۆ 7 مانگ ئەبێت بە سێبەری ناوکەم کە ئەویش یەکێکە لە کارەکانی تر کە باسی پیتاندنی یۆرانیۆمەکەم لە عێراق بە هاوکاری فەڕەنسیەکان لە هەشتاکانی ڕابردووە و دوای ئەویش لە 18 مانگە نمایشێکی ترمانە بێت کە پێفۆمانسێکی ڕاستەوخۆیە کە خۆم وەکو جەستەش بەشداریەکەم ئەویان ناوی مێلورەکە لە بیناڵی ئەستەمبوڵە. کاکزانە ماوەی دوو ڕۆژە پێشانگاکەی بەڕێستان کراوەتەوە لە شاری سلێمانی پێشوازی بینەران لە پێشانگاکەوە سەردانیکەران چۆنە و چۆن هەڵیانە سەنگێنیت؟ لە ڕاستیە بینەرێکی یەکجار زۆرمان هەبووە من سوپاسیانەکەم و سوپاسی بەشداربوونیانەکەم لە هونەری هاوچەرخە تۆ بینەرەکانت جیا ناکەیتەوانێت تۆ کار بۆ هەموو بینەرەکان دەکەی بە هەموو ئاستە جیاوازەکان و هەموو بیرکردنەوە جیاوازەکان و هەموو ڕەنگەکانەوانێ بۆیە من خۆشحاڵ بووم کە دوێنێ بەو پێشوازیە گەرمە هاتن بۆ نمایشەکەمان.